پیغمبری خوا عليه الصلاة والسلام دفرمي لعن الله المخنثين من الرجال والمترجلات من النساء. لعنتي خوا لو پیاوانەی کە مخەنەثن کە خۆیان وەکو ژن لێ دەکەن خۆیان ناسک دەکەنەوە تەشەبوه بە ئافرەتان دەکەن بەر لعنەتی خوا دەکەوێت. تۆ پیاوی بە پیاوەتی و جوانی ئیخشە و شین و عومەر ڕەزای خوای گەورەی دەفەرموو زبر پەروەردە بن ئەی پیاوان. جوانی بۆ پیاو ئەوەیە زبر بێ پیاو بێ بەهێز بێ پتەو بێ صفاتی ڕجولەتی تێدا بێ. پیاوی و ئەساڵەت لە پیاودا ئەوە نییە سیر لە کچێکی 14 ساڵ جوانترە ئێوە صفەتی پیاوەتی نییە خۆ ئەوە صفەتی پیاوەتی نییە. و ئافرەت جوانی ئافرەت لەوەدایە کە صفاتی مینەی تێدا زاڵ بێ نەک وەڵا هەر کەسێ بێ بە یەک بۆ کەس دەیخەم وای ماشاءڵڵا ئازای جامەکەی صفەتی ئافرەت ئەمەکەی صفەتی ئافرەتە منافەسەی پیاوان بکەی لە عەزەڵات و لە چی و لە چی و لە چی. أو من ينشأ في الحلية وهو في الخصام غير مبين. أصل أفرد أونية تو منافسي بياو بكي أنجا سيري أو تشبه بك بياو ورد خوي لأفرد دشوينت يعني هاي الرايك قجي وكو قجي بي أفرتك جوان لدواء بود بستيتو شوري كردوته والله لدواء وسيري كش سوين بخوانا زاني بياو ياجنا أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم قجي دريجنا بو إيه باشا تائيرا كاكا نەک بەستوتە و کردوتە کەزی و شۆڕت کردوتەوە بە دوای خۆتدا و نازانم ئەو کام لە پێغەمبەران و سەحابەشتی وای کردووە. ئافرەتی واش دەبینی قژەکەی وەکو قژی قورانە عەجیب. ئێ بۆ تۆ وا تەشەبوه دەکەیت و تۆش وا تەشەبوه دەکەی. ئەمما لە جل هەر مەپرسە ئەمڕۆ جلی پیا و ڕێک بۆتە جلی ئافرەت و تەماشا دەکەی لە جلەکانیاندا فەرقیان نییە. اینجا لە طەبیعەت پیاو خۆی ناسک دەکاتەوە بە نەرمونیانی قسە دەکات عیبە والله عیبە. ئافرەتیشە خۆی بەهێز دەکات و من ئازام و بە قووەت. بەڕێزەکانم باوریابین کۆمەلگاکەمان ڕۆژ بە ڕۆژ لە غەربەوە قوانینی تازە دێت سەقافاتی سەخافەت دێت ئەوەی کە قێزەونترین تاوانە لە پێشچاوی خەڵکی بکەنە شتێکی ئاسایی. ئەنجا منەظەمات ڕێکخراوی بۆ دادنێن موسساتی بۆ دادنێن اینجا قانون و یاسای بۆ دادنێن اینجا دیفاعی مافی مرۆڤ دێتە پێشەوە دیفاعیان لێ بکەن ئەمانە حەقی خۆیانە ئەمانە دائما ئێوە مسلمانن بڵێن ولا تلبس الحق بالباطل حق و باطل تێکەڵ مەکەن ئەوانە ئەو کەسە فاحشە داوێن پیسە خراپکارانن کە لە قەومی لۆط هەبوون خوای گەورە سەرەوبنی کردن و بەربارانی کردن. ئەبەدەن بە چاوی ڕێ سەیریان ناکرێت ئەبەدەن قورئان وای فێر کردوین و تا قورئان لە ناوماندا بخوێنرێتەوە و تا لەسەر سنەتی ڕەسوولی خوا بین عەلەیهی سەڵات وسەلام بە ئیزنی خوا ئەو سەخافەتانە نایەتە ناومانەوە و کاریگەری تێمان ناکە بە مەرجێ دەستگرتوو بین بە دینەکەمان کە لە ناو خۆت و خێزان و مناڵتدا سەقافەتی قورئان و حەدیث نەما ئەو کاتە سەخافەتی میثلیەت دێت ئاگات لە خۆت نییە کوڕەکەت بۆتە میثلی و هاوڕە گەزباز و کچەکەت بە هەمان شێوە و پەنا بەخوای گەورە.